نهێنیەکانی دەستگیرکردنی سەددام حوسێن لە پەرتووکی گاڵتەجاری عەقڵی مرۆڤدا کۆمەڵناسی عێراقی عەلی وەردی دەڵێت ڕەنگە خەڵک هەبێت بپرسێت بۆچی دیموکراسی لە وڵاتانی ئێمە سەرکەوتوو نەبوو؟ وەڵامەکە ڕوونە، چونکە هێشتا خەڵک لەو ناوچەی ئێمەدا بە عەقڵیەتی سەردەمە کۆنەکان دەژیت و لۆژیکی کۆنیان بەسەردازاڵە. گەر بە کەسێک بڵیت هەڵەی وەک ئەوەلێکی دەداتەوە پێی بڵیت دەبنگ، سەرئەنجام یان دەتکوژێت یان لە خەیاڵدانی هەڵی دەگرێت تا لە داهاتوودا تۆڵە بکاتەوە. مێژووی سەرکردایەتی و حکومڕانی عێراق لە دامەزراندنیەوە تا ئێستا بەهۆی ئەو خەسڵەتە ڕۆژهەڵاتیەی وەردی باسی دەکات هەمیشە بۆتە ناوچەیەک بۆ ململانیە و زۆربەی سەرکردەکان بە کودەتا هاتوونەتە دەسەڵات. دوای کودەتای سەددام لە هۆڵی خولت بەسەر ڕکابەرەکانیدا و بە تایبەت دوورخستنەوەی ئەحمەد حەسەن بەکر بوو بە دەسەڵاتی پلەیەکی عێراق بەهۆی خوێندنەوەی وردی دۆخی سیاسی و سەربازی عێراق لەلایەن سەددام حوسێنەوە هەر لە سەرەتاوە هەوڵیدا نەیارەکانی لەناو ببات تا مەترسی نەکەوێتە سەر دەسەڵاتەکەی. عێراق لە سەردەمی سەددام حوسێندا تاک بڕیار و تاک حیزبیانە بەڕێوە دەبرا، بڕیاری جەنگ و ئاشتی بەسەر بەخۆ دەردەکرد. لە پاڵ خەباتی چەکداری کورد دەسەڵاتی سەددام لە ناوخۆدا بەردەوام لەگەڵ شیعەکاندا لە ململانێدا بوو. ساڵێک دوای شۆڕشی ئینقلابی ئیسلامی لە ساڵی 1970 جەنگی لەگەڵ ئێران ڕاگەیاند و ماوەی 8 ساڵی خایاند. دواتر ساڵی 1990 هێرشی کردە سەر کوێیت و داگیری کرد. بوونی شڕێکی درێژخایەن و لاوەزبوونی ئابووری عێراق و پاشان پشتێکردنی ئەمریکا و هاوپەیمانان سەرەتایەک بوو بۆ لاوازبوونی دەسەڵاتی سەددام حوسێن. دوای ڕووداوەکانی 11 سێپتەمبەری ساڵی 2001 ئەمریکا بڕیاری داگیرکردنی ئەفغانستان و عێراق دەدات. دوای ئەفغانستان لە ساڵی 2003 ئەمریکا بە هاوپەیمانەتی 49 دەوڵەت هێرشی کردە سەر عێراق و داگیری کرد. دوای کەوتنی بەغدا پرۆسەی گەڕان بە دوای سەددام حوسێن دەستی پێکرد. چۆنیەتی دەستگیرکردنی سەددام حوسێن پلانێک دانرا لەلایەن ژەنەڕاڵ سیمۆن دارایزەوە سەرپەرشتی دەکرا کە یەکێک بوو لە سەرکردە باڵاکانی دەستگای هەواڵگری ئەمریکا. مانگی 8 ساڵی 2003 هەواڵی بینینی سەددام حوسێن لە باکووری بەغدا و ناوچەی تکریت بڵاو بووە. بۆ ئەو مەبەستە دەستگای هەواڵگری ئەمریکا تیمێکی تری بە سەرۆکایەتی سوارس کیفمان پێکهێنا بۆ زیاتر دڵنیابوون لەو زانیاریانە و دۆزینەوەی پەناگەکەی. لانەکە بە دەستگیرکردنی کەسە نزیکەکانی دەستی پێکرد. دوای دەستگیرکردنی چەند کەسێکی نزیکی سەددام حوسێن زانیاریان لەسەر ئەو فەرماندانەدا کە بەردەوام نزیکی سەددام بوو. لە 12 مانگی 12دا لە هەڵمەتێکی هێزەکانی ئەمریکادا توانرا لە ناوچەی کەڕادەی بەغداد ئەفسەری پێشووی ڕژێمی سەددام بەناوی محەممەد ئیبراهیم السەمەد دەستگیر بکەن. دوای لێکۆڵینەوە ئاماژەی بەوە کردبوو کە سەددام لە گوندێکی ناوچەی تکریت خۆی حەشاردا. هەر لەو ڕۆژەدا هێزەمارێنزەکانی ئەمریکا بە هاوکاری کۆمەڵێک فڕۆکە چوون بۆ ئەو شوێنی کە بۆیان دەستنیشان کرا. لە کۆی ئەو سێ شوێنی کە ئاماژەی پێکرا بوو وەک حەشارگەی سەددام لەو دوو ناوچەی یەکەمدا نەدۆزرایەوە، بۆیە بەرەو ناوچەی سێم هەنگاویانە. لە باخێکدا و لە ناو خانوویەکی کۆن لە ناوچەی دۆرەی سەر بە تکریت توانیان دوو کەس دەستگیر بکەن کە پاسەوانیان دەکرد، بەڵام ئامادە نەبوون هیچ زانیاریەک بدرکێن. دوای گەڕانێکی ورد کاتژمێر 8 و 25 خولەک ئەو چاڵیان دۆزیەوە کە سەددام حوسێن خۆی تێدا حەشاردا بوو. لە 13 مانگی 12 ساڵی 2003 توانرا سەددام حوسێن لەو ناوچەیە بدۆزرێتەوە و دوای ئەوەی پێشنیاری دانوستانی کردووە خۆیدا بەدەستەوە. لەم پرۆسەیەدا 1000 سەربازی ئەمریکی بەشدار بوو. پۆڵ بریمەر حاکمی مەدەنی ئەو کاتی عێراق لە کتێبی ساڵەکەم لە عێراقدا دەڵێت ژەنەڕاڵ فاست بەرپرسی هێزە تایبەتیەکانی هاوپەیمانان ئاماژەی کرد ئەو چاڵی سەددام حوسێن کڵاشینکۆفێک و 750,000 دۆلاری ئەمریکی لێ بووە. پۆڵ بریمەر لە کتێبەکەیدا ئاماژە بەوە دەکات کە کاتێک هەواڵی گرتنەکەیان پێدا وتم تا دڵنیا نەبین هیچ شتێک ڕاناگەین چونکە لە جیهاندا تووشی شەرمەزاری دەبێت. بۆ ئەو مەبەستە لە ڕێگەی فەحسی DNA ویستمان دڵنیابێت. نمونەیەکمان وەرگرت و بە فڕۆکەی C17 ناردمان بۆ ئەڵمانیا. هەر بە مەبەستی ناسینەوەی چەند کەسایەتیشی عێراقیمان برد کە عادل عەبدولمەهدی یەکێک بوولەوە. دوای گەڕانەوەی ئەنجامی تاقیکردنەوە و دڵنیابوون لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا هەواڵی گرتنی سەددام حوسێنم ڕاگەیاند. Ladies and gentlemen, we got him. سەرۆکی تیمی پارێزەرانی سەددام حوسێن خەلیل جاسم سەعدون ئەلدلێمی دەڵێت ئەوەی ئەمریکیەکان دەیڵێن سەبارەت بە گرتنی لە چاڵەکەدا ڕاست نییە.
بەڵکو لە ژێر زەمینێکدا بووە نەو ناوچێ. دوای 41 دانیشتن لە دادگای عێراقدا بە ئیمزای 5 دادوەر لەسەر ڕووداوی دووجەیل لەلایەن حاکمێکی کورد بەناوی ڕەئوف ڕەشید حکمی لە سێدارەدانی خوێندرایەوە. قررت المحكمة الحكم على المدان صدام حسين المجيد بالإعدام شنقا حتى الموت لارتكاب قتل عمد كجريمة ضد الإنسانية وفق المادة 12 أولا أليف بدلالة المادة 12 أولا ثانيا ثالثا رابعا من قانون المحكمة الجنائية العراقية رقم 10 لسنة 2005. لە ڕۆژی 30 مانگی 12 ساڵی 2006 لە یەکەم ڕۆژی جەژنی قوربان لە سێدارەدانەکەی ئەنجام دراو. لەو کاتەدا ڕابەری کۆماری ئیسلامی خامنەئی وتی سەددام نمونەیەکی باشە بۆ بێ متمانەبوون بەرامبەر بە دەوڵەتانی هاوپەیمانان و ئەمریکا، چونکە تا پلانەکانی خۆیانت پێ جێبەجێ دەکەن دواتر لە ناوت دەبن.